بینەرانی بەڕێزی بەرنامەی تەندروستی لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتان. خۆشەویستان هاتوینێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەم هەفتەی تەندروستی. هیوادارم کە کات و ساتتان بێت و بینەری ئەم بەرنامە بن. بۆ بەرنامەی ئەم جارەمان دوو بابەتمان بۆتان حازر کردووە کە بابەتی یەکەم لەسەر یەکێک لە هەستەکان یا ئیحساساتی ئینسانە کە ئەتوانێت تەئسیراتێکی منفی و خراپی بێت لەسەر سڵامەتی و ئەو هەستیشە هەستە تووڕەبوونە کە ئەتوانێت لەسەر نەخۆشی لەسەر دڵ تەئسیری بێت. کاریگەریەکەیشی ئەوەیە کە ئەتوانێت فشار خوێن یا بازی لە نەخۆشیەکانی دڵ مەترسیان یا تووشبوونیان ئەو بۆ نەخۆشی گەردڵە بباتە سەرەوە. بابەتی ئاخری بەرنامەکەیشمان لەسەر یەکێک لە نەخۆشیەکانی چاوە. ئەگەر بابەتی یەکەمی بەرنامەکەمان بڕۆینە سەری کاریگەری تووڕەبوونە لەسەر دڵ یا ئیحساسێکەدا، دیارە مرۆڤ هەستی هەیە ئەو هەستە لە مواجهبوون لەگەڵ اتفاقێکە بۆ وێنە حاڵەتێکە بینێت کە ئەتوانێت شادیکە، حاڵەتێکە بێت کە ئەتوانێت تووشی ئیستراب و دڵڕاوکێ کات یا تووشی خەفەتی بکات یا ئەوەی کە حاڵەتی گرژی و تووڕەبوون بۆ کەسە دەست بدات. ئەگەر حاڵەتەکان بەڕەسیکەین یانێ گشت حاڵەتەکان تاقیق و توێژینەوەیکی تازە کراوە، بەڵام دەرکەوتووە کە ئەو بارە منفیە کە لەسەر نەخۆشی دڵ بەتایبەت فشاری خوێن هەیەتی هەستی عەسەبانیەت یا تووڕەبوونە. پێشەکی ئەوە بڵێم لە خزمەتی بینەرانی خۆشەویست ئەمە توێژینەوە کەمتر لە مانگێکە بڵاو بووەتەوە یا دراوەتە دەرەوە و لە زانکۆی کالیفۆرنیای ئامریکا و تاقیقاتە کراوە. تقریبا ئەتوانی بڵێن کە لەم بابەتەوە ئاخرین تاقیقاتە، بەڵام پێشتریش نەزەریاتی بوو یانێ تاقیقاتی تیش کراوە تەئید کراوە. بۆ وێنە شاید بینەرانی خۆشەویستمان شتێکە باوە کەسێک کە تووڕە بێت ئیسە بە شۆخی یا بۆ ئەوەی کە کەمێک ئارامی بکەنەوە پێڵێن کە تووڕەمە بە فشار خوێنت ئەچێتە سەرەوە ئەوانە، بەڵام ئەم توێژینەوە ئەم واقعیەتیە دەرخستووە کە تووڕەبوون ئەتوانێت هۆکارێک پێ بۆ چوونە سەرەوەی فشاری خوێن. ئەم متاڵعەکە متاڵعەیەکی تازەیە، خۆیان وا ئەگەینن کە ئەم متاڵعە دەری خستووە کە تووڕەبوون حتا ئەگەر بۆ ماوەیەکی کورتیش بوێت ئەتوانێت ئەو دەمارە خوێنی گەرە تووشی گرژبوونەوە یا ئینقباز کات و ئەوە هۆکارێ بێت بۆ ئەوەی کە فشاری خوێننا ئەو دەمارگەرە بڕاتە سەرەوە، هۆکارێ بێت بۆ فشار خوێن. ئەڵێت کە هەر ئەو محققانە کە تاقیقەکەیان کردووە خۆیان ئەڵێن کە ئەم ئازمایشیشمانە کە ئەنجام داوە لەسەر باقی هەستەکانتر وەکو خەفەت خواردن، دڵڕاوکێ تاقیو کردەوە، بەڵام ئەو نەتیجەمانە لەوێ مشاهدە نەکردووە. یعنی فشار خوێنیان ئەم ئازمایشێکە کردویانە فشار خوێنی کەسێکە بەهۆی تووڕەبوونەوە ئەڕواتە سەرەوە بەهۆی ئەو حاڵەتەکانی تر وەکو دڵڕاوکێ یا خەفەت خواردن بۆ نەچووەتە سەرەوە. تاقیقاتەکان لە گۆڤارێک بەناو گۆڤاری دڵە کە بە گۆڤاری دڵە ناسرێت کە گۆڤارێکی تایبەتیە ئەو کەسانێک نەخۆشیەکانی دڵە لەوێ بڵاویان کردووەتەوە. ئەڵێن کە ئەم تاقیقاتە بشاریان کردووە کە ئەو تاقیقاتە کە ئەنجامیانداوە نە لە تەنیا لەسەر تووڕەبوون یانێ مەبەستیان ئەوەیە کە ئەو تەئسیراتە ئەو کاریگەریە کە هەستەکان هەیەتیە لەسەر نەخۆشی دڵ تووڕەبوونەکە نەتیجەکەی یانێ موسبەت بوو بێت یانێ تەئسیری بووە، بەڵام ئەوانتر ئەو تەئسیریانە نەبووە. ئەڵێن کە مایە تەعجوبیش نەبووە کە پێشتریش ئەو شتێک کە لە ناو فەرهەنگی ئێمە وتم باوە ئەڵێن کەسێک بۆ وێنە تووڕە ئەبێت ئەڵێ تووڕەمە بە فشار و تێدە خوارەوە، ئەڵێت کە لای ئەوانیشە ئەم شتە باو بوو بە پێشتر لە ناو کۆمەڵگا بتویانە فشار خوێن تەڕواتە سەرەوە تووڕەمە بە. دیارە لای ئەوانیشەوە ئەم عبارەتە هەیە.
بەڵام ئەوێت کە مای تعجبنیە پێشتریش تاقیق کراوە لەسەری تاقیق کراوە و ئیسپاتیش کراوە و دفاعیشی لێ کراوە لەو نەزەریە. بەڵام ئەمەی کە ئەمان جیاوازی ئەم توێژینەوە ئەوەی دەرخستووە بۆ ماوەگەری کورتە، یانێ ئەوەی کە ئەو تووڕەبوونە ماوەکەی زۆر کورتترە، ئایا تەسیری هەیە یا تەسیری نییە. باوجودی ئەوەی کە تووڕەبوونەکە ماوەکەی کورت بووە بەڵام تەسیری بۆ یانە تەسیری منفی بووە، یعنی زەختی خستووەتە سەر دڵ، فشار چووەتە سەرەوە. ئەگەر من بۆ بینەرانی خۆشەویستمان خولاسەیەک لەو تاقیقا لەو ئامارەی کە ئەوان ئێرایەنداگە من لە خزمەتی ئێوە عەرزی کەم، ئەڵێن دەسەی یان جیا کردوێتەوە کە دەسە 280 کەس بوون. ئەو 280 کەسیشە هەمویان جوان تامیان ساڵ بوون، یانە لە 25 تا 35 ساڵ بوون، تەمەنیان تەمەنێکی جوانە. 4 تەبەقەیان بە 4 تەبەقە دابەشیانیان کردووەوە، هەر تەبەقەی هەستێکیان داوە، یەکێکیان تووڕەیانیان کردە، تەیفی دووەمیانیان تووشی دڵڕاوکێ کردووە یا ئستراب، یا تەیفی سێوەمیان خەموکێ. ئەو ئاخر دەسە ئەو ئاخر تەیفە بڵێن ئەوان وەکو بێتەرەف، یانە هیچ کام لەو هەستگەریانە نەبوو، بە نە ناڕەحەت بوون، نا ئەوەی کە دڵڕاوکیان بووە یا ئەوەی کە تووڕە بن. تقریبان ئەو ئەنازەگیریشە کە ئەو مەقیاسە دایان ناوە لە پێش ئازمایشەکە، لە کاتی ئازمایشەکە و دوای ئازمایشەکە بەڕەسییان کردووە. نەتیجەی کە هاتووەتە دەسەوە، ئەو نەتیجە واقعەن نەتیجەیەکی بەرچاوە. ئەڵێن کە ئەو کەسانێک کە حاڵەتی تووڕەبوونیان بوو، ئەو حاڵەت گرژیانە پێوە بینرا، تا 40 دقیقە تا 40 خولەک دوای ئەو حاڵەت تووڕەبوونە ئەو تەسیراتە بەردەوام بوو، یانێ دەمارە خوێنیەکانیان ئینفسادی پیا کرد و خوێنێکی وەسیع لە ناویە لە جەریانە بوو، ئەتوانین بڵین کە فشار خوێنیان لەسەرەوە بوو بە. ئەمە ئەتوانێت ئەم ئەسەرەکە هەیەی ئەو ئاڵوگۆڕەی کە لەسەر دەمارە خوێنیەکان دروستیەکە ئەڵێت کە ئەتوانێت جیا لە فشار خوێن ناخۆشیگەر تر دڵیش بێرتە پێش، وەکو سەکتەی قەلبی و حتا سەکتەی مەغزی. بینەران ئەگەر سەرنج بدەن 40 خولەک ماوەیەکی زۆرە، یانە کەسێکە تووڕە ئەبێ دوای تووڕەیەکەی تا 40 خولەک زیاتر لە نیو سەعات ئەو کەسە ئەو حاڵەتە لەسەر دڵی هەیە، یعنی دەمارەکان گژە بوو گەسە و هەڵ ناگەڕێتەوە بۆ حاڵەتی ئەوەڵی. ئەوەیە کە ئەو مەترسی هەیە، یانێ احتیماڵی هەیە کە دوای ئەو ماوە ئەو کەسە ئەوە لە ژێر ئەو فشارە بێت، یا تووشی سەکتەی مەغزی بێت، یا تووشی سەکتەی دڵ بێت. ئەوەیە کە تەسیراتێکی کۆتا مدت ئەگەر حتا ئەو تووڕەبوونە ماوەکەی زۆر کەم بێت، بەڵام تا ئەو ماوە یان زیاتر لە نیو سەعات تەسیراتەکەی خۆی ئەمێنێتەوە. دیارە ئەو تاقیقاتیانە ئێراداوە چەند دکتۆرێکی تریش کە ئەوانی متخەسسن لە باری نەخۆشیەکانی دڵەوە نەزەراتی خۆیانیان ئێراداوە. ئەوەی کە سەرپەرستی ئەم تیمە تاقیقاتیە بوو بە کەسێکە بەناو دکتۆر دایکی شیم بۆ، کە متاڵعەکەیش خۆی نووسیویەتی، گزارشەکە خۆی داویێتە دەرەوە. ئەڵێت کە ئوستاد زانکۆی پزیشکیە لە کالیفۆرنیا، ئەڵێت کە ئەو هەڵگرساندن حاڵەت تووڕەبوونە لە کەسەکانە ئێمە متوەجی بووین کە ئەوێتە تووشی اختلال یا خەلەلگەری لە دەمارە خوێنیەکان، بەڵام هێشتا سەرچاوەکەی نازانیان ئەزانن ئەوێت 100% ئەوێتە حاڵەتێکیانە تەسیری هەیە لەسەر دەمارە خوێنیەکان، بەڵام بۆچی ئەوان ئەڵێت کە هێشتا نەتگەیشتن بە نەتیجە کە ئەوە چەسکە هۆکارە بۆ ئەوەی کە ئەو تەسیراتە خۆی لەوێ نیشان بدات بێتە باعثی ئەو ئاڵوگۆڕگەرە. ئەڵێ کە ئێمەشتا نازانین چه شتێک هۆکارە بۆ ئەم ئاڵوگۆڕانە. یەکێکی تر لە ئەوانەی کە پسپۆرن لە دڵە کەسێکە بەناو شیریۆک، کە ئەویش ئەڵێت کە متاڵعەکەم بینیوە، نەتیجەکە وان نیشانات کە ئەو کاریگەری
ئەو حاڵەتگەر خراپە کە دوای ماوەیەکی کورت لە ئەوەی کە ئەو کەسە تووڕەس تێتە پێشەوە ئەوە ئەتانێت لە داهاتووە بتوانین نەخۆشبازی لە نەخۆشیەکان دڵشی پێ دەستنیشان بکەین. مەبەستی ئەوەیە کە بتوانن لەو تاقیقاتەی کە هەیەە کە ها لە بەردەستیانە بە شۆن سەرچاوەگەرێکی ترە بگەڕن کە بتوانن کۆنتترۆلی ئەو وەزعەتەکەن یا نەخۆشیەکانی دڵ بناسن یا ئەوەی کە بازێک کەس ئەگەر تووشی بازێ نەخۆشیگەرێکە بێت شرایەتی ئەو کەسیشە لە نەزەرە بگرن بۆ وێنە تووڕەبوون هەموو کاتێک بەهۆی داوا و مەرافعا شاید پێش نێتە پێش بۆ کەسێک کە کاری خۆی لە دەسەدات ماڵێکی هەیە ماڵەکەی لە دەست ئەدات یا ئەوانش ئەتوانێت بێتە هۆکارێ بۆ تووڕەبوون و ئەوەی کە تەسیراتێکی باری منفی هەیە لەسەر سلامەتی دڵ ئەوە ئەتوانێت بێت. بەڵام ئەو کارشناسگەرە خاترنشانیان کردووە یعنی ئەوەی کە حتممەە ئەو واکنشە ڕابتەیەکی خەتی یعنی حالەبینی یعنی کەسێک کە تووڕە بێت حتممەە تەسیری منفی هەیە لەسەر دەمارەکان ئەویان دەستنیشان کردگە کە ئەڵێن کە 100% شتێکی وا هەیە ئەو ڕابتەیەکی خەتیە هەرچی بە نسبەتی ئەو کەسە بتوانێت تووڕە بێت ئەو تووڕەبوونە ئەتوانێت تەسیراتێکی منفی بێت لەسەر ئەو نەخۆشیگەر دڵە یان ڕابتەکە ڕابتەیەکی مستەقیمە دووتەرەفەیە. کەسانێکی تریش هەن کە نەزەریان داوە بۆ وێنە یەکێکی تر ئەڵێت کە تووڕەبوون ئەوێتە هۆی ئەوەی کە تەرەشحکەر ئادرناڵین لە بەدەن ئەڕواتە سەرەوە ئادرناڵینیش کرد کاتێک کە تەرەشحی چووە سەرەوە ئەو دەمارگەرە سفتە بنەوە یعنی تون ئەبنەوە و هەروەها پێچوانەکەی حاڵەتێکی انقباز و تەنگیەگرن بە خۆیانەوە لەو کاتیشە چه حاڵەتی پێشی فشار تێ بۆ دڵ ئەڵێت کە یەکێک لە هۆکارەکان شایەت ئەمە کەسێک ئەڵێت تووڕەبوون بۆچی ئەوێتەوە حاڵەتە ئەڵێت کەسێک کە تووڕە ئەبێت لە کاتی تووڕەبوونە هورمون ئادرناڵین تەرەشحی ئەڕواتە سەرەوە کاتێکیش کە ئەو هورمونە تەرەشحی چووە سەرەوە ئەوێتە هۆکاری کە ئەو کەسە دەمارەکانی تەنگترەوە بنەوە انقباز پیاکەن و فشار تێبۆ دڵ. لەسەر باقی ئەحساساتیش ئەوان وتویانە بەتایبەت خەفەت خواردن یا دڵڕاوکێت ئەو تەسیرەی کە گرژی و عسەبانیت بوویەتی لەسەر دڵ لەوەی مشاهدەیان نەکردووە ئەڵێن کە ئێمە ناتوانین ئەوە ڕەدە و بکەینەوە کە خەفەت خواردن یا دڵڕاوکێ لەسەر دڵ یا لەسەر لەشی ئەندامێکی تر لەشە تاسیری نەوێت ئەو ئازمایشەی کە ئێمە لێرە ئەنجامماندا ئەو حاڵەتگەرە کە جیا لە عسەبانیت هەم خەفەت هەم حاڵەتی دڵڕاوکێ ئەڵێت لەو حاڵەتگەرە ئێمە ئەوەمان مشاهدە نەکرد دیارە ئەتوانێت ئەو حاڵەتگەریشە لەسەر سڵامەتی ئەو کەسانە تاسیری خۆی بێت. بەڵام بۆ بینەرانی خۆشەویستمان لێرە ئەوە توانین بڵین کە تووڕەبوون واقعاً نە دەرمانی هەیە نە ئەوەی کە تەشخیصی بێ بە هەیە بازی حاڵەتگەرێک کە تێتە پێشەوە و ئەو حاڵەتگەرێکە کە پێشبینیش ناکردگێ هەر کەسێک ئەتوانێت ئەو اتفاقە بێتە بەرەوە تووشی تووڕەبوون بێت بەڵام ئەوەیە بێ بزانێت کە ئەو تووڕەبوونە لەسەر سڵامەتی تەسیری هەیە بەتایبەت لەسەر دڵی کە ئەتوانێت بێتە هۆکاری بۆ فشاری بڕواتە سەرەوە یا ئەو فشارە هەرنەیتە خوارەوە هەرنەیتە خوارەوە و بەداخەوە بێتە هۆکارێک بۆ سەکتەی مەغزی یا بۆ سەکتەی دڵ بۆیە باشترین کار ئەوەیە کە حتممەە ئەگەر مواجه ئەبین لەگەڵ حاڵەتێکە بەرەو تووڕێی ئەمامە بتانی خۆمان ئارام بکەین و خۆمان لە وەزعیەتێکی متعادڵە نگابێرین کە توانین سڵامەتی خۆمان حفزکەین. دیارە یەکێک لەو دکترانە کە دکتر وەدڵمانی ناوە خۆیشی ئەڵێت منیش ناتان بڵم کە هیچ کاتێک تووڕە نابم بەڵام هەوڵەدەم تۆغیان نەکەم یعنی ئەو حاڵەتمە فەوەران نەکات بەبەستی ئەوەیە کە سعی یەکەم کە ئەو تووڕەبوونە کنترۆڵ و مدیریەتی بکەم بۆ وێنە ئەگەر ئێمە مثاڵێ بێنینەوە تەسادەفێت دێتە پێشەوە ئەو ڕانندەگەرە ئەگەر تێ نەخوارەوە ئەگەر تا نەخۆیان کنترۆڵکەن بەدوایەوە نەگەڕن کامیان مقەسەر بوو
ئەوە بێتە تووڕەبوون و ئەو حاڵەتێک کە بێتە شەڕ و مەرافعاوداوە بەڵام توانن بە حاڵەتێکی ئارامتان ئەو کنترۆڵ وەزعیەتە بکەن خۆیان ئارامکەن یانێ یارمەتی ئیسلامەتی خۆیان هێنداوە. خولاسە ئەتوانین بڵین کە دووریکردن لە هەر شتێک کە ئەتوانێت تەسیرێکی منفی بێت لەسەر سڵامەتی ئینسان ئەوە ئەتوانێت یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە ئەو کەسە تووشی بازی لە نەخۆشیگەر نەبێت و یەکێک لەو حاڵەتگەرە حاڵەتی تووڕەبوون و عسەبانیەتە کە هیوادارین مرۆڤ بتوانێت ئەو حاڵەتە لە خۆی ڕابگرێت یان کنترۆڵی بکە مدیریەتی کا بۆ ئەوەی کە ژیانی خۆی لە سڵامەتە نگابێرێت. بینەرانی خۆشەویست بابەتی دوومی بەرنمەکەمان کە شاید کەمێک لە بابەتی ئەوڵ جیاواز بێت ئەگەر بابەتی ئەوڵی بەرنمەکە لەسەر دەمارە خوێنیەکان بوو ئەمە لەسەر ئەحسابە لەسەر ئەو دەمارگەرەسە کە پەیامەکان ئەبەن بۆ مێشک یا هەر بڵین عەسەب. ئەوەی کە ئەم بابەتی دوومە بابەتێکە لە ژێر ناوی نوریتی بینایی یا نوریتی بینین کە بزانین نوریتی بینایی یا ئەو نوریتە چییە. ئەوە بڵێم کە بە ناو علمیەکەی ئۆپتیک نێوروتیسی پێڵێن ئەوە حاڵەتێکی ئیلتیهابە کە لە ئەو عەسەبگەرە دروستە بێت یعنی ئەگەر عەسەبی چاو تووشی ئیلتیهاب بێت تووشی عفونەتێ بێت یا هەر ئەسیب و ئازارێک ئەو پەیامگەرەی کە ئەڕوا بۆ مەغز بۆ وێنە چاو شتێکە بینێت کە شتە چییە چی پەیامەکە بنێرگێت بۆ مەغز لە مێشکە تەجزیە و تەحلیل بکرێت مثلا بۆ وێنە من دووربینێکا لە بەرامبەرمەتر من ئەو پەیامە ئەنێرم کە بڵێ من لە دووربینێک لە بەرامبەرم بێساوە ئەوە یەکە ئەو پەیامگەرە تووشی خەلەل ئەبن یعنی چۆنژی نەبن ئەو عەسەبگەرە لۆیک چۆری ها لە سەریانەکە میلینی پێڵێن بار هۆکارێک ئەو میلینە تووشی ئاسیب بێت تووشی ئازار بێت تووشی خواردن بێت یانە وەکو سیم بەرقێک کە لایکی ڕوشکێت ئەو حاڵەتە بێتە پێشەوە ئەو نوریتی بینینە تێتە پێشەوە ئەتوانێت بێتە باعث خەلەل لە بینینە یانێ ئەو کەسە بۆ ماوەیەکی کاتی مشکڵاتێکی بێت معموڵەن ئەم ئۆپتیک نۆرۆتیسە یا ئەو نوریت بینینە بە شێوەی خود بۆ خودی لا ئەچێت یعنی دوای ماوەی کە خۆیەچێت بەردەوام نییە بەڵام لە بازی حاڵەتە ئەتوانێت درێژەی بێت هەروواکە وتمان ئەگەر ئەو میلینە کە هەیە تووشی خەلەلێک بێت ئەو پەیامگەرە کە ئەو تەکانەگەر ئلکتریکیە پێ ئەڵێن کە ئەڕوا بۆ مەغز ئەوانە تووشی بازی مشکلاتێکەوەن و ئەو جێگەی کە مەغز ئەو تڵعاتە بەسەریە تەجزیە و تەحلیلە کردێت لەوێ ئەو مشکڵە ئەبینرێت تقریبا ئەو حاڵەتگەرەی کە هەمانە لەم کەسانە کە ئەو عەسەبیانە تووشی ئیلتیهاب بێت تقریبا بینینیان نامێنێت وتم بینینەکە نامێنێت ماوەکەیشی کاتیە یعنی بەردەوام نییە بۆ ماوەیەکی کاتی و موقت بینینیان نامێنێت ئازاریان هەیە ئەو ئازارە ئەگەر چاویان بجۆڵنەوە یعنی ئازارەکە هەبوو حاڵەکە چاویان بەم لەو بۆڵە بجۆڵنەوە ئەو گلێنی چاویانە ئازاریان هەیە یا خود ئازاریش هەیە هەر لە ناو چاڵایەکەی چاوە یعنی لەو قسمەت حفرەی چاوە ئەو ئازارە هەیە ڕەنگەکانیش بینینی ڕەنگەکانیش تووشی مشکڵیانەکە یعنی هەم لە تەشخیسە هەم لەوەی کە ئەو ڕەنگە چه ڕەنگێکە لەوە تووشی مشکڵە بن بەڵام بۆ ئەوەی کە بزانین نیشانەکانی نوریتی بینین یا ئەو نوریت بیناییە چین ئەوانە ئەتوانین بڵین کە ئەتوانێت لە یەک چاو یا لە هەردوو چاوە ئەو نیشانەگەرە خۆی نیشان بدات یەکێکی ئەوەیە کە ئەو کەسە تاری دیت یا ئەو بینینیە لێڵە بێت یانێ ئەو شتانی کە ئەی بینی لێڵە وەکو ئەوەی کە پەردەیەک سەر چاویدا پۆشاندووە ئازارەکە کە زۆرتر لاوتم لە چاڵای چاوە یا ئەوەی کە چاو بگەڕێنێتە بیجۆڵێنێتەوە حرەکەتی بە ئەو ئازارە ئەبینێت
ڕەنگەکانیش ئەتوانێت تۆختر بیانوێنی یا بەرەو ڕەشی بیانبینی یان هەر یەک ڕنگ بتانێت ببینی کە ئەو یان تۆ ڕەنگەکان بە ڕەش ببینێت ئەوانە ئەتوانێت لە نیشانەکانی نۆریتی بینین بێت هەم ئەتوانێت کتوبڕ بێتە پێشەوە هەم ئەتوانێت نیشانەکان وردە وردە خۆی نیشانبات یانەوە کەسە ئەحساسەکات کە تاغیراتی هەیە یا ئەوەی کە کتوپڕ ئەوینێت ئەو حاڵاتە تێتە پێشەوە نیشانەکان ئەتوانێت خراپتر بێ یانە بەرەو خراپتر چوون بێت تونترەوە بێتەوە شەدیدترەوە بێتەوە بەتایبەت دوای ئەوەی کە وەرزشەکەن یا ئەوانەی کە دووشی ئاوگەرمەکەن ئاوەکان زۆر گەرمە زیاتر لە نازە گەرم بێت ئەو حاڵەتگەرە ئەو ئازاری چاو ئەوەی کە ڕەنگەکان نابینن یا ئەو لێڵیە تێتە بەرچاویان ئەوانە زۆرترە بێتەوە هۆکارەکەی بەڕاستی هۆکارەکەی معلوم نییە بەڵام یەک نەزەریە هەیە سیستم بەرگری لەش ئەو سیستم بەرگری لەشە کاتێکە باکتری ویروسی تێتە ناو لەش مرۆڤ سیستم بەرگری ئەڕوات دفاعی لەکان یانێ جبهەیەک دروستەکە لەگەڵ ئەوانە دێتە شەڕە لەگەڵ باکتری و ویروسکەرە لە بازێک کاتە ئەو سیستم بەرگریە بە پێچەوانە یانێ ئالەت سلولگەر خودی یەکێک لەو سلولگەر خودیە کە مورد حمڵەی سیستم ئیمنی قرارەگری ئەو عسب چاوەسە یا ئەو بافتە چاوریە کە میلینی پێڵێن ئەوە مورد حمڵە قراران کە حمڵەیەکی اشتباهیە یان ئەو سلولگەر خودیە دروستەکەن ئەوە یەکدانە لە نەزەریەکانە کە ئەڵێت کە ئەوە ئەتوانێت سەرچاوی ئەو نەخۆشیە بێت تەشخیصیشی حتممە ئەبێ چاوپزیشک تەشخیصی بە ئەوە چونکە نەخۆشیگەرێکی تریش هەیە کە شاید علایمەکەی وەکو نوریت بێت ئەوە وەزیفەی چشم پزیشکە یا دکتری چاوەکە حتممە ئەو چارەسەریکە دەرمانی کە هەیە لە کورتیکۆ ئسترویدەکان استفادەکەن بە تایبەت ئەو کاتەی کە هەردوو چاو دەرگیر بێت هەروەکە ئشارەمان کرد تەشخیصی ئەم نەخۆشیە یعنی ئەو نوریتی بینینە لەگەڵ دکتری چاوە بەڵام ئەو ئەتوانێت کە خۆی لەسەری تاقەکە کە ئایا واقعان مشکڵەکە نوریتی چاوە یا مشکڵگەرێکی ترە چونکە مشکڵاتی تر هەیە لە چاوەکە ئەتوانێت ئەم حاڵەتگەرە کە وتمان هەم ئەختلال لە دی دەبێت هەم لە ئەوەی کە ڕەنگەکان نەتوانێت تەشخیص بە چاو نەخۆشیگەرێکی تر چاو هەیە بۆیە ئیتر سیتی ئسکەن یا ئێمارای تەجویزەکەن کە ئەو کەسە ئەنجامی بات بە سیتی ئسکن و بە ئێمارایگرتن ئەتوانن تەشخیص بنن کە ئەو کەسە هەم ئەوەی کە واقعان نەخۆشیەکەی نوریتە ئەگەر نوریتە ئایا فقط عسەبەکان چاویە یا ئەوەی کە عسەبەکانی مێشکیشی دەرگیر کردووە چونکە ئەو میلینە ئەتوانێت لە ئەسابێکی کە ئەڕوا بۆ مێشک بۆ وێنە هەر حاڵ نەخۆشیتر وەک MS هەر ئەم حاڵەتەسە کە ئەو میلینگەرت توش هەموو قرارەگرگێ کە ئایا کامیان تەسیراتی کامیانە بەڵام لە هەر حاڵەتە تەشخیصی ئەم نەخۆشیە لەگەڵ دکتورەکانی چاوە و ئەوانەتان تەشخیصی بن دەرمانەکەیشی کە فعلەن دەرمانێک هەیە بەتایبەت کاتێکە هەردوو چاو دەرگیربێ لە کۆرتیکۆ ئستروید کەڵکۆرەگرن بینەرانی خۆشەویست لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم هەفتەیشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت تا هەفتەی داهاتوو لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستیتان بۆ باواتەخوازی